بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باس لەوە دەکەین کۆمەڵی ئیسلامی چ چاوەڕوانێکی لە خەڵکی کوردستان هەیە بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبینین. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارە جیاوازتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەڵمەتی هەڵبژاردن ئەنجام دەدات کە بە شێوەیەک زیاتر پشت بە ڕاگەیاندن و سۆشیال میدیا دەبەستێت بۆ ئەو مەبەستە مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان ژوورێکی عەمەلیاتی تایبەت بە شێواز و میکانیزمی ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردن پێکهێناوە. ژوورێکی بڵێن هەڵبژاردنمان پێکهێناوە لەم ژوورەدا چەند بەشێکی گرنگمان پێکهێناوە لە خوار ئەم ژوورش بە تەئکید چەندان لیژان و چەندان تیممان پێکهێناوە کە ڕۆژانە بە کار و چالاکی خۆیان هەڵدەستن هەر تیمە و یا هەر لیژنەیە کۆمەڵێک کار و چالاکی ئەنجام دەدەن لە داهاتوودا بەپێی ئەو ژوورە بەپێی ئەو لیژان و تیمانەی کە دامان ناوە هەم هەڵمەتی هەڵواسینی پۆستەرات و لافتات دەست پێ دەکەین هەمیش هەڵمەتی ماڵ بە ماڵ و دەرگا بە دەرگا و تەنانەت دوکان و کۆچە و کۆڵانەکان کە تەختیە دەکەم و ئەو کەناڵانی ڕاگەیانیش کە لە هەولێر هەمانن تەختیە و ڕووماڵی ئەو کار و چالاکیانە دەکات. بەرپرسی ڕاگەاندنی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە ژووری عەمەلیاتی تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن 8 لیژنەمان پێکهێناوە و لە ڕێگەی لیژنەکانەوە کار بۆ ئەنجامدانی بانگەشەیەکی سەرکەوتوانە دەکەین. ئێمە لە مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی ژووری عەمەلیاتمان دروست کردووە کە لەو ژوورەدا 8 لیژنەمان هەنا. لیژنەکانمان دابەش بۆتە سەر چەند بوار و سێکتەرێک لەوانە لیژنەکانی چاودێری و داتابەیس واروەها دەرگا بە دەرگا هەڵواسینی کەلوپەلەکان واروەها ڕاگەیاندن هۆشیاری هەڵبژاردن کە ئەوانە دیارترینی لیژنەکانن بە دوواداچوونمان هەنا لە ماوەی بانگەشەی هەڵبژاردندا بە لە بەرچاوگرتنی ڕێنمایەکانی کۆمیسیۆن و لەسەر ئەساس و بناغەی پلانی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی و واروەها بەرنامەی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی هەوڵمانداوە دەست بەکارەکان بکەین و لێرەوە بەڕەچاوکردنی یاسا بەڕەچاوکردنی ڕێنمایەکان و بەو شێواز و ئەتەکێتێکەوە کۆمەڵگە پێویستێتی کۆمەڵی ئیسلامی دەستی داوەتە بەر بانگەشەی هەڵبژاردن بۆی کەوە بانگەشەیەکی تەندروست بەڕێوە بچن. بانگەشەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش وەکو لایەنێکی بەهێز لە مەیدانی سیاسی بە لیستی ژمارە 194 بەشدارە و سەرجەم ئامادەکاریەکانیشی تەواو کردووە لە ئێستاشدا بە گەرم و گوڕیەوە کار بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکات. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر. بەرەزان مامۆستا بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین وەکو کۆمەڵی ئیسلامی چۆن خۆتان بۆ هەڵبژاردن ئامادە کردو و چ جۆرە بانگەشەیەک دەکەن. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس. تەمان ئێمە پێشتریش ڕامانگەاند کە ئەو کۆمەڵی ئیسلامی ئامادەین بۆ هەڵبژاردن و بەڕاشکاوی لەگەڵەوە بووین هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێ و ئەمەش بەشێک بۆ لە پرەنسیپ و کاری کۆمەڵی ئیسلامی وە کەمیشە. ئێمە ئامادەکاریەکانمان بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان تەواو بووە بۆ شێوی ڕابردوو لەگەڵ دەستپێکی یەکەمین بانگەشەی هەڵبژاردنەکان کۆمەڵی ئیسلامی بانگەشەی خۆی دەست پێ کرد ئەوەی کە پەیوەست بوو بە کاری میدیایی و ئەوەی پێویستە بە کاندیدەکان وش کە پێویستە بە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و کەرەستەکانی هەڵبژاردن و ئەمڕۆ لە زۆربەی سنوورەکانی هەرێمی کوردستان بانگەشەی کۆمەڵی ئیسلامی بەڕێوە چووە و ئێمە وەکو هەمیشە ینی کۆمەڵی ئیسلامی بانگەشەی ئێمە بەردەوامی بانگەشەیەک بووە کە بانگەشەیەکی هێمن و ئارام بووە و تەرکیز بووە لە سەرگوتاری کۆمەڵی ئیسلامی لەسەر کار و پرۆژەکانی کۆمەڵ لەسەر هەڵوێستەکانی کۆمەڵ لە ڕابردوودا و ئێمە زۆر جارێکەش ینی گوتومانە ئێمە هێزێکین لەبەرەوەی لە کۆی قۆناغەکانی کاری سیاسیماندا پەرلەمانی و لەو بەشێک کە لە حکوومەت بەشدار بووین لە سەر ئاستی سیاسی و ئۆرگانەکان
کۆمەڵ دوو بابە بڕوای من دوو تایبەتمەندی هەیە کەواکە بانگەشەی هەڵبژاردن لای ئێمە ینی جیاکار یا جیاواز بێ لە هێزەکانی کە یەک ئێمە هێزێکی دابڕاو نین لە جەماوەر کە تەنها کاتی هەڵبژاردنەکان بچینەوە ناو خەڵک و ناو میلەت و ناو جەماوە هێزێکی ینی بەبەردەوامی لە ناو جەماوەری کوردستانی لە ناو خەڵکی کوردستانی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی من پێم وایە پەرلەمانتارانی کۆمەڵ سەرکردەکانی کۆمەڵ کادیرەکانی کۆمەڵ وە خودی ئەمیری کۆمەڵی ئیسلامی خۆیشی ینی ڕەنگە جیاواز لە هەموو هێزە سیاسیەکانی کە بەردەوامی لە ناو خەڵکی کوردستانی لە ناو هاوڵاتیانی لە ناو چین و توێژەکانی خەڵکین لە شەقام و لە بازار و لە جادە ڕۆژانە ئێمە لەگەڵ خەڵکین و سەردان و بەسەرکردنەوەکانی ئێمە لە کۆی ینی قۆناغەکانی کاری سیاسیمان بەردەوامە ئەمە هێزێنین تەنها لە کاتی بانگەشە بچینەوە ناو خەڵک و جەماوەر و میلەت و لە کاتەکانی کە بەجێیان بێڵین دوو بەشەکەی کەی ئەوەیە کۆمەڵ ڕاستگۆیانە لەگەڵ بەڵێنەکانی خۆی ماوەتەوە کاتێک ئێستا شەچینەوە ناو جەماوەر و خەڵکی کوردستانەوە دەست بە بانگەشاکەین بەو پەیامانەی خۆمانەوە چینەوە کە لە ئەرزی واقعدا جێبەجێمان کردووە واتە ئێمە ڕابردوومان ناسنامەمانە ناونیشانمانە پێناسمانە بۆ داهاتوومان و ڕەنگە هێزێک بین زۆرترینی ئەو بەڵێنانەی کە هەمان بووە لەسەر ئەرزی واقع جێبەجێمان کردووە وە بە ڕازگۆیی لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەت ماوینێتەوە بۆیە ئێمە بانگەشەی خۆمان بەو گوتارەی کۆمەڵ بەکار و پرۆژەکانی کۆمەڵ دەست پێ کردوێتەوە و هەنگاوەکانیشمان لە ڕۆژانی داهاتوودا بە پێی پلانی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی پلانی پەسەندکراوی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیدا کە بەسەر چەند قۆناغێکدا دابەش بووە ئێمە بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە دەبێت زۆر باش بەس بەرز باس لەوە کرد کەوە جەختان لە بەڕێوەچوونی هەڵبژاردن کردەوە ئەم جارش بەزەگەر ئێمە بەراوردێک بکەین لە نێوان حیزبەکانی کوردستان لەوەی کە ساڵی ڕابردوو هەڵبژاردن دواخرا و ئەم ساڵیش هەوڵێکە بوو کۆمەڵ تاکەلایەن بوو کە ساڵی ڕابردوو لەگەڵ دواخستنی هەڵبژاردنە بوو ئەم ساڵیش مەسەلەن لەگەڵ دواخستنە بۆ کارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ینی هێزێک بووین بەردەوام ڕخنەمان لەوە گرتووە کە تەمەنی دامەزراوەکان درێژ بکرێتەوە لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ پەرلەمانی کوردستان وە پێمان وا بۆ هەڵبژاردن دەبێت لە وادەی خۆی بەڕێوە بچێت مانگی 11 ساڵی ڕابردوو کاتێک کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژکرایە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بەڕاشکاوی دەنگی نەداوە لەگەڵەوە نەبوو تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە و ئێمە و کاتڕامانگەیان لەگەڵەوەین هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێ و پێمان وا بوومە بەڕێراتەکانی داخستنی هەڵبژاردن لەو قۆناغەدا لاوازن و پێویست نەبوو هەڵبژاردن لەو قۆناغا دوا بخرێ و باوەڕشمان وایە ئەگەر لەو قۆناغواتە لە وادەی خۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چووبە ئێستا بەشێکی گەورەی گرفتەکانی هەرێمی کوردستان بۆ چارەسەرە چوو کاتێک کە دوا خراپەبێ ئیرادەی ئێمەوە لە دەرەوەی دەستەڵاتی ئێمە سینۆ دیاری کرا جارێکیکە بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئێمە ئەم جارش بۆ پارێزگاریکردن لەو پرەنسیپەی کاری خۆمان کە لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەکانی و لەگەڵەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێ بچێ و ئەم مەبدەیەک بۆ لە کاری کۆمەڵی ئیسلامی ئێمە هەم پارێزگاریمان لەو مەبدەیە کرد و هەم بەڕوون و ڕاشکاوی تەواوی هێزە سیاسیەکان ڕامانگەاند کە ئێمە نەخواستی تەئجیلمان هەیە نە داواکاری تەئجیلین و لەگەڵەوەشین هەڵبژاردن لە کات و وادەی خۆی بەڕێ ئێوە ڕێگە بە خۆتان نادەن خەڵک 4 ساڵ مەسەلەن پەرلەمانتاران هەڵدەبژێرێت بۆ 4 ساڵ ئێوە بیکەن بە 5 ساڵ و کەندێکێکی تر داوای دەکەن زۆر نامەشروع هاوڵاتی لە هەرێمی کوردستان دەنگی بە پەرلەمانتارێک داوە بۆ 4 ساڵ و ئەم 4 ساڵەکە تەواو بۆ پێویستەکە خولێکی نوێ و جارێکیکە هاوڵاتیانی هێرێمی کوردستان لە ڕێی سندوقەکانی دەنگدان و نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرنەوە زۆر باشە سەبارەت بە بانگەشەوەی کە من دیقەتم کردووە لە ئەو 5 هێزە سەرەکی کە ئێستا بەشدارن لە هەڵبژاردن تەنیا دوو حیزب لەلایەن کۆمیسیۆن و سزانە دراون یەکیان لەوانە کۆمەڵی ئیسلامیە ئێوەی کاتێک سەرپێچی ڕێنمایەکانی کۆمیسیۆن دەکەن بۆ نمونە ئێمە دەبین ئەمڕۆژ کۆمەڵێک حیزبی سیاسی سزادراون لە بەسەرەوەی کە پابەندی ڕێنمایەکانی کۆمیسیۆن نەبوون ئێمە هەم یەکەم وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە ئێمە ئەنگ نەگەم جارەکانی پێشوش پێم وایە کۆمەڵی ئیسلامی پابەندی ڕێکارەکان بووین و هەمیشە بە نەزیهی و پاک و بێگردی هەڵمەتی هەڵبژاردنمان کردووە و کۆمەڵ لەو ڕۆوە تەبەن بەداخەوە هەرێمی کوردستان هەم لەو ڕووە هێز و لایەنە سیاسیەکان پێویستە فعلەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن چێنەوانەی هەم ڕێکارەکان یا ڕێنمایی و
یاساکانی کۆمیسیۆن پێشێلەکەن و زۆر شتی کەشەیە کە بینە سەریوە ئەو هێزانش بناسنەوە کە دامەزراوەکانی حکومڕانی خەنە خزمەتی پرۆسی هەڵبژاردن و هەڵمەتەکانی هەڵبژاردننی خۆیانەوە و ئەو هێزانە بناسنەوە کە سوود لە سامانی گشتی وەرەگرن بۆ بەڕێوەچوونی هەڵمەتی هەڵبژاردنەکان من پێم وایە ئەوە کرێ زۆر قسەی لەسەر بکەین کۆمەڵ نەکتەنها لەوە هێزێکی پاکە کە لە کۆمیسیۆن بە پێ ڕێکار و یاساکانی کۆمیسیۆن هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە بە کۆمەڵی ئیسلامی لە ڕووی ئەوە شەوە پاکە کە هیچ کات ینی سوودی لە سامانی گشتی وەرنەگرتووە و دامەزراوەکانی حکوومەتی بەکار نەهێناوەوە زۆر و فشاری نەبووە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بۆ دەنگدان بگرە ئەوەی کە هۆکاری دەنگهێنانی کۆمەڵی ئیسلامی بۆ لە ڕابردوودا و لە ئێستا و لە داهاتوشدا تەنها هەڵوێستەکانیەتی تەنها ئەو ناسنامەیەتی کە کۆمەڵ هەیەی لە ناو کۆمەلگای کوردستان لە هەرێمی کوردستان بۆی کە بێتە جێ متمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ ئێسەبارەت بە کاندیدەکان و ئەو خەڵکی کە کاندیدی دەکەن مەسەر ڕەنگە کۆمەڵی کێزی سیاسی لەو بنەمایە لە کاری پەرلەمانتاری بڕوان کە کارێکی بازرگانیە خۆ دەوڵەمەندکردنە ئەمە بۆ کاندیدەکانی ئێوەش ڕاستە؟ من پێم خۆشە لەسەرەوە ینی هەڵوەستەیە بکەین یەکەم نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی منوەکو پێشتریش ئاماژەم کرد ئێمە ڕابردوومان ینی پێناسمانە بۆ داهاتوومان بەڕاستی ڕابردوومان ناسنامەی داهاتوومانە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی جگە لەوەی لە ناوخۆی یا کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی لەسەر بنەمای شارەزایی و لێهاتووی و بە کۆمەڵێک ڕێکار هەڵدەبژێردرێت من پێم وایە بەشێک لەوانش کە ئێستا لە ناو لیستەکەدان و کە کاندید بوون لە خولەکانی پێشوو ئەوانش کە بۆ یەکەم جار کاندیدن کۆمەڵی ئیسلامی ڕەچاوی ئەوەی کردووە کە ئەمانە لەسەر بنەمای شایستەیی و لێهاتووی هەڵبژێردرێت کە پێویستن بۆ پەرلەمان بێشک کۆمەڵی ئیسلامی یەکەم لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان نوێنەر و پەرلەمانتارەکانی و کاندیدەکانی ینی ڕووسورن کاتێک کە هەم لەسەر ئەو بەڵێنانە ماونەتەوە لە ساڵانی ڕابردوودا کە پێی چوونەتە ناو هەڵبژاردنەوە و خاوەنی هەڵوێست بوون و خاوەنی ڕوون و ڕاشکاو بوون لەگەڵ خەڵک و جەماوەر و میلەتی خۆمان و ڕازگۆیانە مامەڵیان کردووە و بەرگری کارێکی سەرسەخت بوون لە مافەکانیان و بەشێک نەبوونە لە هیچ هەوڵێکی ناشەرعی نایاسایی گەندەڵی و هیچ یەکێ لەو ڕێکردێک حیزب بۆ نمونە وەزیر پەرلەمانتار مەسەرەن چۆتە پاڵ حیزبی تر ئێمە کاحەکیم باسی کۆمەڵی ئیسلامیەکەی یارمەتی بدە ئێمە سەرمان بەرزە کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی دروست تەمسیلی سیاسەتی کۆمەڵی ئیسلامیان کردووە لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتدا و تەمسیلی ئەو سیاسەتیان کردووە کە کۆمەڵ هێزێک بووە یەک هەڵوێست لە سەر هەڵوێستەکانی خۆی ماوەتەوە ئەم یەک هەڵوێستی کۆماڵ چیانی کۆی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و قاعیدەی جەماوەری کۆمەڵ و نوێنەرەکانی لە حکوومەت و پەرلەمان ئەم یەک هەڵوێستیە بەشێکی پابەندیە بە پرەنسیپ و بنەماکانی کاری کۆمەڵی ئیسلامی کە ئەو پرەنسیپ و بنەمانە کۆمەڵ باوەڕی پێێتی و یەکێ لە ئەرکەکانیەتی کە کار بکات لە پێناوی بەدیهێنانی سیستمێکی حکومڕانی ڕەشید لە هەرێمی کوردستاندا سیستمێک کە تێیدا دامەزراوەکان دامەزراوەی نیشتیمانی بن و دامەزراوەی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن و هاوڵاتی ببێتە سنتەر بۆ ینی کارکردن لە کاری حکومی و دەستی حزب بە تەواوی دوور بخرێتەوە لە نێو جومگەکانی حکوومەت و کۆتایی بەو جۆرە لە سیستەمی حکومڕانی بێنێ کە سەبەبی نەهامەتیەکان و سەبەبی ئەو هەموو ناخۆشی و نەهامەتیانەیە کە لە هەرێمی کوردستان هەبووە کە دواترینیان خۆتەزانی گەیشتە بژێوی ژیانی هاوڵاتیان و بڕینی قوتی برینی موچەیان و قوتی ڕۆژانەیان کۆمەڵ لەسەر مەبدەانە کاری کردووە بۆ لەسەر ئاستی ناوخۆش کۆمەڵی ئیسلامی ئەو کاندید و پەرلەمانتار و نوێنەرانی خۆی پابند کردو بە کۆمەڵی سیستەم کە حتا من پێم وایە ئێمە تاکە هێزێکین کار لە سەرەتاوە تا ئەمڕۆ بە یەک ئاست ینی تهدیدی موچەی ئەو پەرلەمانتار و نوێنەرانە کراوە بەشێکی لە کاری گشتی کۆمەڵی ئیسلامی سەرف کراوەتەوە جارێکیکە
کۆمەڵ ئەمەی کەوت پرەنسیپی کار و مەبدەی و بۆ ئەم جارە و بۆ خولەکانی داهاتوش بە هەمان شێوە لای ئێمە جامیش ویستم ئەو وەڵام دەمەوە نەخێر لای ئێمە نە پەرلەمانتاری نە وەزیری نە نوێنەرایەتی کردنی نەک بازرگانی نییە بکرەوە کارێکە بۆ خزمەتکردن و ئێمە چاوەڕوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو شیاریەکی گەورەوە سەیری ڕابردووی و هێزە سیاسیانە بکەن سەیری نوێنەرەکانیان بکەن سەیری کار و خەباتیان کەن سەیری هەڵوێستە سیاسیەکانیان سەیری پرۆژەکانیان کەن بێشک سەیری پرۆژەکانیان کەن ببینن ئەو هێزانە لێک جیا بکەنەوە ئێمە ئەمڕۆ داخڵی هەڵمەتی هەڵبژاردنە بینەوە جارێکیکە کە هەڵمەتی هەڵبژاردنەکان بۆ خولێکی نوێ لە پەرلەمانی کوردستان دەست پێکەینەوە بەڵام ئەمڕۆ ئاوێنەی 5 ساڵی ڕابردووە 5 ساڵ پێش ئێستا کە ساڵێکیش دوا کەوتووە ئەو کاتی کە حکوومەتێکی بنکە فراوان دروست بوو ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دیقەتەوە سەرنج بدەن چێ بوون ئەوانەی لە پەرلەمانی کوردستان بەرگریان لە ماف و داواکانی خەڵک کرد چێ بوو بەرگری کرد لەوەی پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی شەرعی یاسایی بێ و ڕێگە نەدرێ ملکیانی خاضع بێ و دەستەمۆ بێ بۆ حزب چێ بوون ئەوانەی لە حکوومەتدا دەنگی دلێری وەرگریکردن لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون خەڵکی ئەو نوێنەرانە بناسێتەوە کە ڕاستگۆیانە خزمەتکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون ئەمڕۆ بە بڕوای ئێمە ئەم کاتێککە دەست پێکەین ئاوێنەی 5 ساڵی ڕابردووە سەیرەکەین ئەبێ لەو ڕابردووە سەیری کۆی هێزە سیاسیەکان بکرێەوە بۆ هەڵوێستانە بناسرێنەوە ئێمە باوەڕی تەواومان وایە کە ئەو نوێنەرانی ئێمە چۆن لە ڕابردوودا سەرکەوتوو بوون بە شایستەی بە لێهاتووی کار و خزمەتیان کرد لە داهاتوش داوا دەبێت باشە بەس بەڵێن بە خەڵک دەدەن بۆ نمونە بەردەوام من لەسەر هەڵوێستانە بۆ لە ناو کۆمەڵێک چینی ڕۆشنبیریش بۆ نمونە کەسێکی کوڕێ بنێردی باز لەوە دەکات کە کۆمەڵ هێزێکی پێشەنگە بۆ ڕێزگرتن لە دامەزراوە یاساییەکان لە مەسەلەی دێموکراسی لە زۆر هێزی تر بازەوە کە دێموکراتریە و بەڵێن دەدەن کە بزانی نزیکترین بەڵگە نزیکترین بەڵگە ئەوە بوو کە کۆمەڵی ئیسلامی بەتەنها مایەوە لەگەڵ ئەو هێزانی کە باوەڕیوا بۆ هەڵبژاردن پێویستە لە بادی خۆیدا بکرێت کۆمەڵ ئەمەی کرد تەنها لە پێناوی پاراستنی ئەو مەبدەئی خۆی کە پێویستە تەمەنی دامەزراوەکان درێژ نەکرێتەوە هەڵبژاردن لە وادی خۆیدا بکرێت بەڵێ ئێمە بە دڵنیاییەوە پابەند دەبین و ئەمێنینەوە لەسەر هەڵوێستەکانی خۆمان ئێمە دروشمە کەشمان لەسەر ئەوە بنیادناوە کە ئێمە هێزێکە بین هەم کۆڵ نادەین لە داهاتوودا و بەردەوامە بین بەردەوامەوەی کە باز کۆڵ نادەن و بەردەوام دەبن کۆڵ نادەین لە بەرگریکردن لە مافی هاوڵاتیان کۆڵ نادەین لە بەدیهێنانی خواستەکانیان کۆڵ نادەین لەوەی کە کارەکەین تا ئەو کاتەی سیستەمێکی حکومڕانی ڕەشید لە هەرێمی کوردستانە بەردەوامە بین لەسەر هەڵوێستەکانمان بەردەوامە بین لەسەر ئەو کار و پرۆژانەمان کە لە ڕابردوو هەمان بۆ بەردەوامە بین لەسەر ئەو مەبدەانەی کە کۆمەڵی ئیسلامی کردە هێزێکی خۆشەویستی ناو خەڵک و جەماوەر و شایەتی هەم نخبەی ڕۆشنبیر و هەم بەشێکی گەوری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدەستێنا بۆی کە هێزێکە ئەتوانێت خزمەتکارێکی باشی هاوڵاتیانی هەرێمی زۆر باش ئەگەر بین سەرمەسەری هەڵبژاردن بەنسبەت خەڵکەوە بە بۆ چوونیەوە هەڵبژاردن تەنیا مافە یاخود ئەرکیشە مەسەلەن بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردن هەڵبژاردن ئەرکیشە و مافیشە مافی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە دەنگ بدەن و نوێنەرانی ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هیچ کەسێک ئەو حەقینی ئەو مافی لێزەوتکە هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەندام بدرێ ڕێزگرتنە لە مافی هاوڵاتیان بۆی کە ئەو مافە کە مافی هاوڵاتیە 4 ساڵ جارێک ممارەسەی کە و نوێنەر ڕاستەقینی خۆی هەڵبژێرێ ئێمە یەکێ لە گلەیە گەورەکانمان لەم سیستەمە سیاسی هەرێمی کوردستانەوە بووە کە زۆر جار ئەم مافەی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەوت کردووە و هەندێک جار ئیرادەی هاوڵاتی تەزویر کردووە و هەندێک جار بە فشار و بە ڕێگای جۆرا و جۆر نەیهێشتووە هاوڵاتی ئازادانە ممارەسەی ئەو مافەی خۆی بکە هاوڵاتی مافی خۆیەتی بە وشیاریەوە ئەو مافە ممارەسە بکەوە دەنگ بدا بەو نوێنەرانی کە هەیە و دەنگدان ئەرکیشە هەڵبژاردن بەشداریکردن ئەرکی هەموو هاوڵە ئەرکە لەسەر ئێمە لەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەشدار بین لە پرۆسی هەڵبژاردن و ڕێگە نەدەین دەنگەکانمان تەزویر بکرێ و ڕێگە نەدەین ئەوەی کە لە ڕێی دروستکردنی بێئومێدی لە ڕێی دروستکردنی بێهیوایی لە ڕێی دروستکردنی ئەوەی کە هەڵبژاردن هیچ لە قەزیەکان ناگۆڕێ کە هەمیشە هێزە دەستەڵاتدارەکان کاری لەسەرەکەن خواستی
بەشداری نەکردنی هاوڵاتیان خواستی هێزە دەسەڵاتدارەکانە، خواستی ئەو هێزانەیە کە نایانەوێت گۆڕانکاری ببێ. ئەرکە لە سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یارمەتیم بدەیت، ئەرکە لە سەریان ئەو هێزانە سەرخن کە لە پشتیان بوون، ئەو هێزانە سەرخن کە پێشەنگیان بوون، ئەو هێزانە سەرخن کە بەرگریکاری مافەکانیان بوون، ئەو هێزانە سەرخن کە هەڵوێستەکانیان لە بەرژەوەندی ئەوان بوون، ئەو هێزانە سەرخن کە فشاریان قبول کرد، کە باجیاندا، کە سزادران، کە دێها کەیسیان بۆ دروستکات تەنها لە پێناوی ئەوەی هەڵوێستە سیاسیەکانیان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو. پێویستە هاوڵاتیە تووڕەکان، هاو نیشتیمانیە تووڕەکان، هاو نیشتیمانە ناڕازیەکان لە هەرێمی کوردستان ئەو ڕۆژانەیان لە بیر بێ و پشتی ئەو هێزانە بگرن. ئەو ئەرکە جارێکی کە ئەرکەکەی خۆیان ئەدا بکەن و هێزی ڕاستگۆ و سەرڕاست و بوێ ڕابسپێرنەوە بۆ بەدیهێنانەوەی مافەکانیان و نابێ پشتی ئەو هێزانە بەردەن کە لە پێناوی ئەوان قوربانی گەورەیانداوە لە ساڵانی ڕابردوودا وەمانەوە لەسەر بەڵێنەکانیان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە ئێوەکو کۆمەڵ مەسلەی دەنگدان بارکێکی ئاینی و نیشتیمانیش دەزانن شێک ئەرکێکی ئاینیە، ئەرکێکی نیشتیمانیە، ئەرکێکی نەتەوەییە، ئەرکێکی گەورەیە لە سەرشانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەزانی کە حەکیمێم ئەم ڕۆژانە خۆتەزانی ینی یەکێک لە پرسە گەورەکانی دوای هەڵبژاردنەکانی 12 پێنج و من پلە بیرمە پێش 12 پێنجیش ئێمە باسمانە کرد. زۆر جارە وترا کاکەوانە ئەڵێن هێزەکانی دەسەڵاتیانوی هاوڵاتیان بێئومێدکەن. چۆن هێزەکانی دەسەڵات هاوڵاتیان بێئومێدەکەن؟ بێئومێدکردنی هاوڵاتیان لە گۆڕانکاری بۆ دابەزاندنی ڕێژەی بەشداری هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن بە بەشداری چڕوپڕیان ڕێگای گۆڕانکاری بگرنە بەر و ڕێ لە ساختەکاری بگرن لەم پرۆسەیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن بە بەشداریکردنیان لەم پرۆسێ هێزەکانی دەسەڵات بێئومێدکەن و پێچەوانەوە ساحەکە لە ساڵحی ئەوان یەکلاییە بێتەوە. بۆیە ئەرکێکی هەم ئاینیە هەم باش بەس بۆ مەسەلەی گۆڕانکاریش ئێوە بەشێک کارکردن بۆ گۆڕانکاری بەشێک لە دینداری دەزانن، کارکردن بۆ خزمەتی خەڵک و مەسەلەی بارکێکی نیشتیمانیشی دەزانن. ئەزانی ئێمە ینی خۆ دایم بە ڕاشکایی و تومانە ئێمە هێزێکی ئیسلامین، کۆمەڵی ئیسلامی. ئەم هێزە ئیسلامیە ینی ئەم بنەمانەی ئێمە هەمانە بنەما شەرعیەکانی کارمان و هێڵەگشتیەکانی کاری کۆمەڵی ئیسلامی ینی سەرچاوەکەیان ئاینی پیرۆزی ئیسلامە کە نەکتێک ناگیرێ لەگەڵ خواستە نەتەوەی و نیشتیمانیەکانمان بگرە ینی تەواوکاریەکەن بگرە ئەمانە ئەبنەوە بە واجبی دینی بە واجبی ئیسلامی لە سەرشانی ئێمە بۆ خزمەتکردنی کۆمەلگاکەی خۆمان و ئێمە پێمان وایە بەشێک لەوەی کۆمەڵی ئیسلامی ڕاستگۆ هێشتۆتەوە لەسەر هەڵوێستەکانی بەشێکی گەورەی کە کۆمەڵی ئیسلامی بە بوێری لە ساحەکە هێشتۆتەوە سەرچاوەکەی ئەو بنەما شەرعیانەیە یا ئەو تێڕوانینە ئیسلامی و شەرعیانەیە کە کۆمەڵی ئیسلامی هەیەی کۆمەڵ هێزێکی ئیسلامیە بە شانازیەوە و پێشمان وایە ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتی ئیسلام باشترین سەرچاوی خزمەتکردنی کۆمەلگایە و بەدیهێنانی کۆمەلگایەکی بەختەوەرە. بەڵێ زۆر باشە. بە سەبارەت بە مەسەلەی کە بەڕێز جەختت لێکەوە زۆرترین خەڵک بەشداری بکات، بۆچی گرینگە زۆرترین خەڵک بەشداری بکات؟ یعنی هیچ گۆڕانکاریەک بەدیدێنێک کە خەڵک زۆر بەشداری بکات لەم هەڵبژاردنە؟ جارە بەشداری زۆری خەڵک ینی لە ساڵحی هێزە دەسەڵاتدارەکان نییەوە پێچوانەوە لە ساڵحی ئەو هێزانەیە لە بەرژەوەندی ئەو هێزانەیە کە ئیرادەی چاکسازی و گۆڕانکاریان هەیەوە کە مەشخەڵی گۆڕانکاریان بەرز کردوێتەوە. ئەمە یەک دوو بە بەشداری چڕ و پڕی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو ئومێدە گەورەیە دروستە بێتەوە کە هەڵبژاردن هێشتا ڕێگای گۆڕانکاری گەورەیە لە هەرێمی کوردستان. ئەوانەی ئەیانەوێ ڕێلەوە بگرن هەڵبژاردننی ڕێگای گۆڕانکاری بێوە بە شێوەیەکی ئاشتیانە دەستا و دەستی دەسەڵات بکرێ ئەوە پێچەوانەکەی بەدی دێنن بە بەشداری گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئیسەلمێنەوە نەخێر ئێمە لە ڕێی هەڵبژاردنەوە ئەتوانین گۆڕانکاری گەورە بکەین و ئەتوانین زۆرینەی پەرلەمانی لێەوە وەربگرینەوە بیدەینەوە هێزانەی کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەکەن و کۆتایی بەو قۆڕخکاری و دەسەڵاتە حیزبیە بێ لە هەرێمی کوردستان کە سەرچاوی نەهامەتی گەورەکانە لە هەرێمی کوردستان. بەشداری گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکێکە لە ڕێگە هەرە گرنگەکانی ڕێگرتن لە ساختەکاری و تەزویر بە بەشداری بەرفراوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێزە تەزویرکار و ساختەکارەکان بێ ئومێد دەبن. بۆیە یەکێ لە ڕێگاکانی تەزویر کە دواتر قسەی سەرکەگرە بە نمونەیەک بۆ ماڕووکەی چۆن بەشداری خەڵک دەبێتەوەی کە زۆر خەڵک بەشداری کە تەزویر کەمێتەوە، بەڵام ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێنە وڵاتان. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان ماوسە پێش ناوبڕەکە بەڕێز باسی زۆرترین بەشداری خەڵکت کرد لەوەی کە چۆن تەزویر کەم دەکاتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێگەکانی کەمکردنەوەی تەزویر چین لە ناویشاندا زۆرترین بەشداری خەڵک. ئەزانی ساختەکاری لە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان یعنی وای لێ هاتووە بەشێک بۆتە دیوێکی دیاری هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و یەکێک وە لەو ڕێگانەی کە هەمیشە نەهێڵدراوە حەجمی ڕاستەقینەی هێز و لایەنە سیاسیەکان دەرکەوێت. دوای هەڵبژاردنەکانی 12/5 و ساختەکاری گەورانەی کە کرا خۆ دەزانی تەمەەن هەندێک ڕێکار گیراوەتە بەر من ئەگەر مەجال بەیانی زۆر بە پوختی باسی ئەو ڕێگانە کەم کێماتوانین یا ئەرکی چێە ڕێ لە تەزویر بگرێت. ئەرکی یەکەم ئەرکی کۆمسیۆنە، پێویستە کۆمسیۆنی سربەخۆ و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ینی ئەو بە دیقەتەوە بزانێت کە لە بەردەم بە پرسیارەتێکی گەورەیەوەمە یەکەمین پرۆسەیەکەوان سەرپەرشتیەکەن ئەوان کۆمەڵە ڕێکار و یاسا و ڕێنماییان دەرکردووە بەڵام ئەو ڕێکار و یاسا و ڕێنماییانە بەسنین ئەوان تەم هەم لە مرکزە ڕسمیەکانی خۆیان ئەوەی پێیوەستە بە هەم ئۆفیسی نیشتیمانیان و ئەوی پێویستە بە ئۆفیسی شارەکان و پارێزگاکانیان و تا ئەگاتە مەحەتەکان و مدیری مەحەتەکان و کارمەندەکان و هەموو ئەو گرێبەستانی کە هەیەە ئەرچی هەموو موسسەکەیە ئەوەی کە لەو ڕۆژەدا ئەرچی کۆمسیۆن ڕائەپەڕێنن لە کارمەندێکەوە تا دەستەی یا ئەنجومەنی کۆمسیاران بەجددی بەڕاستی کۆمسیۆن وەک ناوەندێکی سربەخۆ و بێلایەن بناسێنن و بیسەلمێنن توانای ئەویان هەیە سەرپەرشتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بکەن. خۆتەزانی دوای هەڵبژاردنەکانی 12/5 کۆمسیۆنی سربەخۆی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کەوتە بەردەم چتانە و تەشەر و لێسەندنەوەی متمانەوە ئەوەی بەس بەرامبەری کرا بەرەنجامی ئەوەی کە نەیتوانی هەم بێلایەنی خۆی بسەلمێنەوە نەیتوانی بەر بە ساختەکاری بگرێت. ئەرچی یەکەم ئەرچی کۆمسیۆنە، ئەرچی دووەم ئەرچی ئێمە وەک هێزە سیاسیەکان، ئەرچی ئەمە ئەوەیە ئەرچی هێزە سیاسیەکان ئەوەیە لە ڕێی بریکارەکانیانەوە لە ڕێی ئەو بریکارەکانی یا بریکاری هێزە سیاسیەکان کە ڕێبگرن لە ساختەکاری و لە هێزە ساختەکارەکان و نەهێڵن لەوە زیاتر پرۆسەی هەڵبژاردن بێ متمانە بێ. من پێم وایە ئێمە کۆمەڵی ئیسلامی ئامادەین و لەو ڕۆوە تەمان هەماهەنگی جددیەکەین بۆ ئەوەی هەماهنگتانەیە لەگەڵ لایەنەکانی بەتەکیید هەماهەنگی جددیەکەین بۆ ڕێگرتن لە ساختەکاری و هەموو توانای خۆمانە خەینەگەر کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بشێ و هەرچی قوربانیەکی پێویست بێ لەو ڕۆ ئێمە ئامادەین لە پێناوی ئەوەی کە دەنگی
هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاریش پارێزگاری بۆ دەکەن بۆ نمونە چاودێری بیانی تەنسیق بێ لەگەڵتان بۆ مەبەستە بەتەکید ئەمە یعنی کاڵم ینی ئەرچی حزبێ مە هەموو ئەرکەکانی خۆمانەوە یەکەوێتە سەر هێزە سیاسیەکان ئەرچی سێهام ینی بۆ کەمکردنەوەی ساختەکاری ئەرچی هاوڵاتیە ئەویش لە ڕێگای بەشداری بەرفراوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کرێ کاتێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بەرفراوانی بەشداریەکەن ئەوان دەرفەت بۆ تەزویر و ساختەکاری ناهێڵنەوە چۆن نایەماڕ چونکە هێزە ساختەکارەکان هەمیشە لە ڕێی بەشداری نەکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە ناسنامەی تەزویر بە ڕێگای جۆرا و جۆری خۆیان پەنابەنە بەر ساختەکاری بەشداری بەرفراوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە باشترین ڕێگاکانی بەرگرتن بە ساختەکاریە و تا ئەو بەشداریە بەرفراوانتر بێت چڕتر بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گوڕوتینی زیاترەوە بەشدار بن بە تەکید دەرفەتی ساختەکردن کەمە بێتەوە بۆیە جارێککە بە ئەیڵێمەوە ئەرچی کۆمیسیۆنە و ئەرچی ئەمە وەک هێزە سیاسیەکان و ئەرچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان من ئومێدم وایە هەر سێلا بە ئەرچی سەرشانی خۆمان هەڵچین چۆنەگە زۆرترین هاوڵاتی بەشداری بکات ساختەکاری کەم دەبێتەوە بەکو باسم کرد تەبان کە لێن ئەو هاوڵاتیانی کە بەشداری ناکەن ڕێژەکە لە سەدا 60 بێنی مەجای ئەوان ڕێژە بەرزەکەن لە سەدا چل بۆ نمونە ناچینە سەر ئەو تەفاسیلە من ئێستا کاتی نییە ناچینە سەر ئەو تەفاسیلە خۆتە زانی یعنی ئێمە تۆماری دەنگدەرانیەکێ بۆ لەو گرفتانەی کە هەبووە و ڕەخنەمان لێ گرتووە بەشێکیش تەمان قسە کراوە کە بەشێکی پاک کراوەتەوە ئێمە ینی ئێستا لە بەردەم ئەوەین کە بەرفراوانی بەشداری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگوڕتینەوە خەڵک لە سەدا 90 بەشداری بکە ڕێژەی بۆ ساختەکاری لە سەدا 10 مەجای ساختەکاری بەدڵنیاییەوە نا یعنی تۆ کا حەکیم ئەگەر ئاوا مەسەن بە دیقەتر بڵین ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان جگە لەوەی کە تا ڕێژەی بەشداری کەم بێتەوە دەرفەتی ساختەکردن گەورەترە بێ و فراوانترە بێ بۆ خۆت ئاماژەت پێکرد ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سەدا 80 بەشدار بن فرسەتی تەزویر کەمترەکەن وەگەر لە سەدا 90 فرسەتەکە زۆر کەمتر بێتەوە ئەگەر بەرز بێتەوە بۆ زیاتر بەتەکی دەرفەتی تەزویر زۆر کەمە بێت بەس وەکو ئەوەی کە ئێمە دوای بڵین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جۆرێک لە ئومێدی بڵاو بۆتەوە هەندێکیان باسی بایکۆت دەکەن پێتان وایە بایکۆت چارەسەر یاخود بۆ نەگەت هاوڵاتیەک تووڕە بێت لە دەسەڵات دەبێت تووڕەکەی خۆی بایکۆت بێ یاخود بێت بە گروتینەوە بەجاری هەڵبژاردن بکات من باسم کرد ینی ئێستا کاتی دروستکردنەوەی ئیرادە و ئومێدە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان وام هەڵبژاردننی ئومێدە هەڵبژاردننی جێڕانەوەی هیوایە هەڵبژاردننی دروستکردنەوەی ئیرادەیە و ئەبێ ئێمە هەموو ئەو هاوڵاتیانە پێکەوە هێزە سیاسیە ئەو هێزە سیاسیانی کە بەرگریکاری سەرسەختی مافەکانی خەڵکو و هاوڵاتیان بوون یان هێزە ستەم لێکراوەکان ئەوانەی کە دواتر پێیان وترە هێزە ناڕازیەکان ئەم هێزانە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەیەکەوە ئیرادە دروستکەنەوە و ئەوان دەستەڵات و هێزە دەستەڵاتدارەکان بێ ئومێدکەنەوە جارێکیکە و ئەوانن بەڕاستی ئێمە پێمان وایە ئێستا کاتی دروستکردنەوەی ئومێدە ئەو ئومێدەش بۆ دروستە بێت هیچ بەدیلێکی یارمەتیم بە ئەو ئومێدە بۆ دروستە بێ ئێمە ئێستا هێزە سیاسەکان بە گوڕوتینەوە هاتوینەوە مەیدان و ئەمانەوێ ئەو قۆناغە تێپەڕێنین کە 12 بووە قۆناغێکی نوێ دەست پێەکەینەوە نخبەی ڕۆشنبیر لە هەرێمی کوردستان و سەران ڕۆشنبیران دەنگە ڕەسەنە لە ئەو دەنگە ڕەسەنانی کە هەمیشە لە بەرەی خەڵکو و شقام و میلەت ماونەتەوە ئەوانیش پێویستە ئەرچی خۆیان هەڵبسێنە چ لە ڕێگوتاریانەوە چ لە ڕێی قەڵەمەکانیانەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پێویستە ئەو ڕاستیە بزانن کە بایکۆت ڕێگایەکە خزمەت بە هێزە دەستەڵاتدار و گەندەڵەکانەکەوە بە هیچ جۆرێک لە خزمەتی گۆڕانکاری دەرفەت بۆ ئەوانە هێڵێتەوە دەرفەت و فرسەتە داتەوە بەوە باشە بەس پێ دوای بۆ نمونەوە دەستەڵاتدارانە کە 27 ساڵە تاقی کراونەتەوە شایانی وەنجارێکی تر متمانیان پێ بێت و تاقی بکرێنەوە لە بۆنمە خەڵک بێ ئاوا بێکار لە هەموو دنیادا کاتێک کە هەڵبژاردن دێتە پێش ئەوەی ئەترسێ لە دەنجی هاوڵاتیانی کوردستان هێزە دەستەڵاتدارە حکومڕانەکانن چونکە ئەوانن لە حکومڕانی سەرکەوتو نەبوون ئەوانن کە بە قوڵی کەوتونەتە گەندەڵی ئەوانن ئیرادەی چاکسازیان نەبووە ئەوانن دامەزراوەکانی هەرێمی کوردستانیان پەک خستووە ئەوانن نەیانتوانیوە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانن نەیانتوانیوە شەفاف بن ئەوانن نەیانتوانیوە بەرگریکاری سنوور و مافەکانی خەڵک بن لەبەرەوە ئەوانن پێویستە ئێستا متمانیان لێ بستێنرێتەوە ئەو هێزانە متمانیان پێ بکرێت کە لە ئەرزی واقعیا لە مەیداندا سەرکەوتوو بوو باشە دواتت سەباربووی وەکو کۆمەڵی ئیسلامی چی چاوەڕوانێکتان لە خەڵکی کوردستان هەیە ئێمە چاوەڕوانی
ئەوەین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گوڕوتینەوە بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردن لە پرۆسی بانگەشەی هەڵبژاردن و لە دروستکردنەوەی وشیاری و لە هێنانەوەی هیوا و ئومێد و لە دروستکردنەوەی ئیرادەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان جارێکی کە ئێمە چاوەڕوانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕۆژی دەنگدانیش بە گوڕوتینەوە بەشدار بن و چاوەڕوانین خەڵکی جارێکی کە بە فراوانتر لەوەی ڕابردوو متمانە بە کۆمەڵی ئیسلامی بدەنەوە تا کۆمەڵ بتوانێت وەکو چۆن لە ڕابردوودا بەرگریکاری ماف و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لە داهاتوشدا لەسەر ئەو ڕێباز و کارانی خۆی بەردەوام بێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تەرخواتان لەگەڵ. دەستان خۆش بێ. دەستت خۆش بێ.